إلى يوم الدين. أما بعد، يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. السلام عليكم ورحمة الله وبركاته. باسی وانەیە ئەمڕۆمان کاریگەری ڕۆژوو ڕەمەزان لەسەر کەسایەتی مسلمان، واتە ڕۆژوو مانگی ڕەمەزان چی تەئسیرەیە لەسەر من و تۆ، چی کاریگەریەکیە، چی هەیە ڕەنگەداتەوە. یەکەمیان گرنگی کات و کاتەکانی ژیان. ئینسان ئیسە بایەخە بینە لە ڕۆژووە یەکێ لەو دەستکەوتانە دەستمانەکەوێت، ئەبێ ئینسانی ئیماندار قەدری کات بزانێ. ئەم کاتەی کە تێپەڕە بێ چونکە بەیانی ڕۆژوو ئەگرین کە هەڵەسی نوێژ بەیانەکەین هەتا ئێوارە ئەگە یەکێ زۆر تینی بێ ئەو ڕۆژە زۆر هیلاک بێ کاتەکانە ژمێرێ، سەعاتێکی ماوە، 2 سەعاتی ماوە، نیو سەعاتی ماوە، ئەوە باەخ خەدا بە کاتەکەی. یان سێرەکەی کەسی وامانەیە نایێت کاتەکانی بچێ، قورئانە خوێنێ، نوێژ ئەکا، زکر ئەکا، ئەمە بایەخدانە بە کات. یان سێرەکەی تەحدیدی کردووە کاتەکانی بۆ خەوتن، بۆ عیبادەت، بۆ ئیش، بۆ کاسبی، ئەمە بایەخدانە. بێ بزانین چونکە کات زۆر گرنگە لە ئیسلامە. ئیسە ژیانی من و تۆ ئەم دنیایە کە دێینە ناوی هەتا دەرئەچین لە قیامەتە هەر ئەم کاتەیە محاسەبەمان لەسەری ئەکرێ. چیمان کردووە لەم فترە زەمەنیەی کە لە ژیانە بووین، 30 ساڵە، 40، 50، 60، 100، ئەمە گشتی ئەنووسێ و سبەینێ کار و کردداری ئەم ڕۆژانە و ئەم ساڵانەت لێ کۆ ئەکرێتەوە و لە قیامەت لێت ئەپرسێ چیت کرد لە تەمەنت، چیت کرد لە گەنجایەتیت. ئەو دوو پرسیارت لێ ئەکرێ بە تایبەت، چونکە ئینسان کە مرد ئەوە هیچ مەلایکە دێسێ پرسیاری لێەکە، بەڵام دوایەوە کە سەر زەوی 40 ساڵ دەمرێت و کەس نامێنێ، دوای زنی ئەبینەوە هەمومان بەلەوەی لە قەبرەکەمان کە بێژین دەرچوین ڕاستە و خۆ 4 پرسیارمان لێکرێ. دوانی بە تەمەنە، دوانیش لەسەر کاسبیە، لەکوێ پەیدات کرد، لەکوێ سەرفت کرد. ئەمە دوو پرسیارەی لێکرێ، لەکوێ پەیدات کرد، لەکوێ سەرفت کرد. بە حەڵاڵ هاوردت یان بە حەرام، بە حەڵاڵ سەرفت کرد یان بە حەرام. ئەمە دوو پرسیارە. دوو پرسیارترشی لێکەن، تەمەنت لە چی سەرف کرد و گەنجایەتیت لە چیا سەرف کرد. ئەم چوارە ئەگە جوابت داوە، چۆن ئەڵێی لە ناو قەبرا ئەگەر سێ پرسیارەکە جواب داوەتر ئاسوودە دەبی لە ناو قەبرا، بۆ خۆت پشتە دەیتەوە ئیسراحەتەکەی، مەلایکان موژدەی خێرت پێدەن. لەو کاتەش کە لە قەبر دەرچی ئەگەر ئەم 4 پرسیارە جوان جوابت داوە، ئیتر خوای گەورە قاچەکان ڕائەگرێ لەسەر زەوی، یعنی سابتەوی. لەو ڕۆژە سەختە ئەتوانی خۆت بگری، بەڵام خوانەکە ئەگە جواب نەبوو، ئەمانە خراپ بوو، لە ساحەی مەحشەرا تۆ ژیانت باش نییە، کات و ساتت بەگاڵتە خوا پەنامان دەخراپە. ئەبێ وریابین، چونکە ئەگە تەماشای قورئانشکەین، خوای گەورە زۆر سۆنە خوا بە کات، والضحى والفجر والعصر، ئاەتەکانی تر. ئەمانە دەڵالەت ئەکا لەسەر ئەوەی کات زۆر گرنگی. ئەبێ ئێمە بایەخی پێ بدەین، وریابین ئەم کاتەرەوە نییە سەعاتەکە چریکە ئەکا و دەقە و سانی و سەعات ئەڕوا، ڕاستە بێدەنگە، هیچ ناڵێ، بەڵام لە قیامەتە ئەم کاتە دێ ڕائەوەستێ و کاتەکانی خۆی ژمێرێ لەسەر تۆ بزان چیت کردووە. دووەمیان پابەندبوون بە ڕێسای ژیان. ئیسلام فێر چیمانەکا لە ڕەمەزانە؟ 3 دەستورمانەکا. دەستور بەیانیان نان خواردن، ئێواران نان خواردن. ژەمژەمێ خۆت بگرەوە بین بۆ سیحەتی خۆت باشە. شەوان هەمومان ڕیزەکە لە ماڵەکانی خوا نوێژەکەین. ئەمە دەستورە گشتی. ئەم ئیسلامە پێمان ئەڵێ، بەڵام دەنگی لێوە نایە. ڕەمەزان هیچ دەنگی لێوە نایە، تەماشاکە. ئێواران سێرەکەی سفرە ئەڕازێنیتەوە، دەیتە مزگەوتەکان، نەوعیکی ترە. ئەمە گشتی دەستوری یاساییە، چونکە لەسەر دەستور لاددا خراپ. ئیسە هەر وڵاتێ لەسەر دەستوری ئیسلام و مسلمانان لایدا خوا و پێغەمبەر، ئیتر ئەو وڵاتە خێر لە خۆبین نابێ، خێر لە خۆی نابینێ، بە تەئکید بابزانی. بەڵام لە هەمان کاتە بەلەونێکی تر ئیتر هەندێک وڵاتەیە دەستوری خوایش جێبەجێ ناکە، هاتووە دەستورێکی داناوە بۆ خۆی لەسەری ئەڕوا،
ئەمار چۆن بێ لە 150کەی گردێتەوە بۆ مەعیشەتی خۆی دەستوریسە لە ئەوروپا تەماشاکە خۆ لەسەر دینی ئیسلام نین بەڵام دەستورێکیان هەیە بوو یاسایەکیان هەیە ڕێسایەکیان هەیە ئەگەر وا بوو ئەو وڵاتە چۆن بێ بەرەو پێش ئەچێت ئەگەر وڵاتێک یاسای خوای تیا نەبوو یاسای سەر زەویشی تیا نەبوو فەوزا کەس لە کەس نابێ ناشکری خوانەوێ وەک ئەم بڕێ دەوڵەتەیە وەک لای خۆمان ئاوایە یاسا زۆر جار ئەبینی بۆ پیاوی هەژار و نەدار و لێ قەوماوە بەس بۆ پیاوی ئەولاتر نە ئەوە یەکێکە لە جاهیلێت لە جاهیلێتدا هەر کەسە شتێکی بکردایە جەریمەیە پێشی ئیسلام جەریمەی بکردایە ئەگەر دەستڕۆ بوایە دەنگیان لەگەڵا ناکرد ئەگەر دەست نەڕۆ بوایە یاسایان لەسەر جێبەجێ کرد ئەمە کە ئێستا لە ژیانی من و تۆ و هەتاش ئەڕوا ئەمە پێشی ئیسلامە ئیسلام هات نا ئیسلام فەرمووی پێغەمبەری خوا ئەگەر فاتیما دزی بکا دەستی ئەبڕن ئیمامی عومەر وتی ئەگەر زەلامێک کوژرا ئەگەر هەموو کۆ یەمەن دەستی لە کوشتنی ئەم زەلاما بێ هەمووی دەکوژ تۆ سێر و یاسە جوانەک ئەم ئیسلامە سێر کە چەنە ڕەحمەتە بزان کەس ئەتوانێ جورئەت بکا قسەیە بکا جورئەتی ئێستا من بڵێم کە حاجی فلان خراپە مامۆستا فلانە بەس قسەی ئەم قسەی کە بەس کردم یعنی من تەشیلم کرد قسەیە بە تۆ ئیسلام بام مەکا بێ چوار شایەتمە بێ چوار شایەتم نەبێ بانگ مەکەن لە بەردەم هەموو دنیاە ئەو شارە ڕێک دوول لە ڕوو جەنابتان 20 قەمچی ئیسە 40 تێڵدان جا زەلامی ئەگەر بێت و چ شەقی تێڵ دەی دێت شەریف یەشکێ دوول لە ڕوو جەنابتان لە ژیانی قسە ناکە ئەو تەئدیبە بۆ تەئدیبی مرۆڤە تەئدیبێدا ئیسلام نەکوا سزا ئیسە تێوا ئەزانێ وەڵا ئیسلام تعدای کردووە لە فڵان کەس لەبەرەوەی لە شەرعا وتێتی دەستێ بابەگیان ئیسلام خوای گەورە بەشەری دروست کردووە کە تەلۆیکی داناوە فێر یاسامانەکە ڕێسامانەکە ئەم ڕۆژووە ئەم ئیسلامە هەمووی ئەبێ پابەند بینی سە زۆر جار ئێمە خۆمان ها تەماشا سە توتی بۆ تەراوێ ئێمەی مامۆستای سە زۆر جار گیرمان کردو شتێک ئەڵێن سێرەکی کەس گوێمان لێ نادرێ قەیچەکە کاکە سەجاڵین سرەکان با بەینێکی ئەو عینادیەکە کاکە دەبا کەمێ ئەوە نەبینت بێ ئەوەنە ئەمەنە چیتیایە خۆ دنیایش نابێ برە تەبابێ ئیدە لە ماڵۆتی دەمام کێ بۆ خۆت بووسە کاکە بۆ کاکە خۆت سەلامەتی چاکی باشی قەینا ئیدە ئەوەی هاوەتە تۆ زرمەی کۆکەی تێ دە بە خۆت بیبەسە خۆ ئەمە چی زەرەری چیتیایە تەکلیفی چی بێگەری ئەمە بۆ خۆمان باشە بۆ سحەت ئێمە زۆر جار یاساکان بۆ خۆمانش جێبەجێ ناکەین بە زەیمان بە خۆمانە نایە کابرا ها بە ڕۆژوو شەرع ڕێگای داوە ڕۆژوو نەگرێ دکتۆر ڕێگای داوە ڕۆژوو نەگرێ ئەمێژە وەڵڵا هەرەیگرم ئەگە بمرمش ئێمە تەهلوکەیە ئیسلام لەگەڵ ئەمان نییە کابرا نەخۆشە مامۆستا و ڕۆژە قسەیە جوانی گوتی مامۆستا بڵێ پیان ئەوەی نەخۆشە کاکە ئەوەی نەخۆشە مەیە بۆ تەراویح خۆ فەرز نییە سونەتە برا تو نەخۆش بی واجبت لەسەرەکەوی نەک سونەت ئێمە زۆر جارەها یاساکان کە ئیسلامش داینا ئێمە تەجاوز دەکەین لەسەر یاسای خوش تەجاوز دەکەین لەسەر یاسای ئەم دینە پاکش ئەڕۆین ئەبێ وریامین مسلمانە ئەم ڕەمەزانە فێری ئەمانەمانەکە دڵفراوان بین زۆر طەبیعی بێ لامان هەنج دێشت یعنی سەقافەتمان بەرز بێ بەرز شت و زۆر بە ئاسانی وەرگرین سێنیان ئەوەیە چێژ و تامی عیبادەت وەرەگرین چێژ و تامی عیبادەت چە نەخۆشە ئێستا ڕۆژوو ئەگری برسیمان نییە یێواران چەنەی لەزەتی لێ وەرەگری ها کاتە فتارەکە خۆ هیلاکی لە بەیانی های بە ڕۆژی 14 ساعات و نیم 15 ساعتی لاکی بەڵام ئەگەیتە ئێوارە هیلاکەکەت دەرەچێ بۆ دەرەچێ لەبەرەوەی ئاسوودەی لە دڵەوە ئاسوودەی شتێکت کردووە بۆخوا یعنی زۆر خۆت قەنەعەت پێیتی بە قەنەعەتەوە کردووت ئێستا نوێژەکان من قەنەعەتم وایە ئێستا من زۆر جا قسەیەکم کردە و برادەرێری گێڕنەوە بۆمان ئێستا ئێمە مەلاین مامۆستای ئاینین ئێمە زۆر جا لە بەرنوێژی ڕاکەین خەڵک هەیە باسی ئەوە ناکەم قەزدم ئەم 3 و 4 پیاوە نییە لای من خەڵکی ترەڵێ دەنگی ناخۆش خەڵک ڕازی نییە نوێشکە سوور ئەزانەیە خەڵکەکە لە دواو ناڕازیێری هەر خۆی دائەتەکێنێ بۆ بەردەم نوێشکە مامۆستای ئاینیش نییە مۆزەفش نییە ئێمە مامۆستای ئاینی مۆزەفین ئیشمان ئەوەی ڕاگەین لە بەرنوێژی کاکە بەرنوێژی مەسئولیاتە
والله وبالله 4 ڕکات ئەو عەسری کە منەی کەم نوقسان بێ گردنی هەمووتان لە یەخەی منە ئاوە خۆمە گاڵتە نییە ئەو شوێنە ئەو شوێنە وازانیا بڕۆ بەدەم و نوێژ کەوتەوە خەتەرە نوقسانی نوێژەکە کەوێتە سەر ئیمامی ئەو نوێژە بە تایبەتی فەرزەکە ئەمجا تۆ دەنگە ناخۆشە خەڵک پێتەڵێ کاکە بیکە خاتری خوا نوێژمان بۆ مەکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام 3 کەسن عیبادەت لە تۆقی سەریان بەرز نابێتەوە وتیانەی کێیە پێغەمبەری خوا وتی یەکێ لەوانە کە بەرنوێژی ئەکا خەڵکەکە ڕازی نیری ئیتر نوێژ بۆ بکەی یعنی قەینا مۆزەف بێەوە جیاوازە حوکمێکی تایبەتی خۆی هەیە قصدم ئێمە هەوڵ دەین ئەو کەسانی خەڵک سوودمەند ئەبێ مرتاح بێ لە پاڵیا ئەزانێ لە نوێژەکە بەجوانی بەڕێکی مڕاعاتی خەڵک بکەی مڕاعات تەسەور کە لیسە لە وڵاتی گەورە سێرەکەی 2 ئایەتە خوێنێ ئێستا ئێمە مزگەوتی وایە لەم شارە کە ئەنەما هیچ نییە دائنیشێ شەوان محاضەرە ئەدا بە کەیفی خۆی ڕکات بە کەیفی خۆی درێژەکاتەوە کە ئەنەما هیچ لەکایان نییە ئەی کوا ئەمە کوا تۆ مڕاعاتی ئەو خەڵکەکە مڕاعات لەکوێ بابە تو ئایەتێک بخوێنی تەراویحەکە تەواوە 2 ئایەتیش بخوێنی هەر تەواو گشت قورئانیش بخوێنی تەواو ئەی بۆ من خەڵک ئەزیێت دەم ئەبێ وریابین تام و چێش لەو عیبادەت دەکەین نە ئەوە نەپەلە بێ نە ئەوەش کەچی بێ خەڵک ئەزیێت بدە بەڵام ئەبێ ئێمەش تەحەموولمان هەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەومان بۆکە تام و چێش چی کاتێ نامێنێ کاتێ گوناحەکەین تاوانمان کرد گوناحمان کرد عیبادەتەکەین بەڵام لەزەتی لێ نابینین ابن قەیمە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەندەکانی خوا پرسی وتی ئەزانن چی کاتێ مسلمانان لەزەت ناکەن لە عیبادەت وتیان نەخێ بە تەلەبەکانی فەرمووی هەرچی کاتێ گوناح و تاوانیان کرد زۆر ئەو کاتە و مرۆڤە تام و چێش لەو عیبادەتە ناکەن 4 قەناعەت ئیماندارە قەناعەتمان هەبێ قەناعەت گرنگە زەلامی وایە خاوەن خانیە خاوەن سیارەیە موچەی هەیە 2 موچەی هەیە نەکێکی یان موچەیەکی ڕەمەزان تێ ئەپارێتەوە بۆی 100,000 دێتی ئێتو ئەمێنیەوە بخۆی جارێ سیارەکەت بای 2 دەفتەرە بای دەفتەرێک بای 50 وەرەقەیە دەبی فرۆشەکە کە ئەوە بخۆخوا کەریمە بۆ بەیانی ئەی ئەوەی کە هیچی نییە هالە کریا دینارێ ئیشی نییە کاسبی نییە پیاوەکەی نەماوە داما و قوڕ بەسەر قەرزارە ئەی باشە زەکات بە تووبێشیە ئەی بۆ سزمانە ئێمە چی بکەین قەناعەتت بێ کەمی عەزیمەت نەفست بێ وەڵام من قەرزارم ئەیجا کێ هەیە لەم کوڕە ئێرزیا قەرز نەوێت ملیۆنی قەرزاریە کورەکە کە خەڵکەی فەوتاوە دیناری و دیواران سفرەی نییە بڕادێن تۆ نامخوا وریابن زەکاتەکانتان مەدەنە گشت کەسی بەخوا لەسەرت ناکەێت زەکات بەو سوالکانە بەخوا بەسەرت ناکەێت نایناسی تو کێیەوە زەکات بدە کەسێک بیناسی مێژە زەکاتەوە ئەی دەموتەوە بەخوا شوێن خۆی نەگرێ لە قیامەتە ئەڵێن فڵان کەس ئەوەنە ساڵ زەکاتی نەداوە من ئەمە بۆ خوا پێتان ئەڵێم بگەڕێن بە دوای کەسی مستحق کەسێک بە تایبەتی زەعیفە بە تایبەتی ئافرەت کە کەسی نییە بێکەسە بێمەوایە قەرزارە موچەیەکی بەسیتیە بەشی ناکەن من لەگەڵ ئەوانی ئەوەی هەتا بێ موچە ئێسێ من قەت داوا ناکەم بۆ کەسێ موچەی بێ شخصی خۆ ئیلا موچەکەی بزانم کە 100,000 150 لەگەڵ ئەوە هەندێ مەشەقەتەیە نەخۆشی درێژخایەنیەیە هالە قەرالە کریا قەرزارێکی زۆر ئەمە جیایە بەس غەیری ئەمەنە بۆیە بێمە بزانین کە شتێک قەناعەت گرنگە تخوا من ئیستا ئێمە گشتمان کێ زەمانە کێ ئەتوانێ پێم بڵێ ئەگەینە دەقەیەکی تر کێ ئەڵێ ئەو ماڵەی کە کۆڵمان کردەوە کێژێ ئەم یاڕێتە قسمەتمان ئیتر هەڵپاڵپە چیت هەڵپەی چیمانێ قەناعەت زۆر گرنگە چونکە ئێستا ئێمە قەناعەتمان نەما بۆی هەر ڕاکەین تەماشا کرد زەلامی وایە ناپرژێ بچێتە ماڵ دایکی ناپرژێ بچێتە ماڵ براکەی ساڵ بە ساڵش ناچێت جەژن بۆ جەژنش ناچێت هەر ڕاوە پارەیەکە ئێژی ئەم کاسبینەکە لە برسا ئەمرێ پرە بابە وانیە وەڵڵا یەکجا ئەوە نەماوەتە مەیکە بەڵام بیکە بەڵام لامان کا چە قەناعەتت بێ خاڵی کۆتاییمان لە خزمەتتانە ڕۆژی گرتن ئەوەیە ئیمانمان نوێ ئەکاتەوە وەوامانیش لێ ئەکا ڕۆژوگرتن ئیمانێکی ڕاستەقینە بدا پێمان چونکە ئینسان ئیماندار ئەبێ بزانێت شەیطان
خی پەروەردگار کاتێ دۆزەخی دروست کرد ئەم دۆزەخە بەهەشتی ڕازانەوە بە ئەزیێت دۆزەخی ڕازانەوە بە خۆشی گەرەکە لە دنیادا بەهشتت دەستکەوێ ئەوە تەئکید بە ئەبێ لە دنیادا ئەزیێت خۆی چەنێ زیاتر ئەزیێتت خوارد زیاتر پلۆپایەت بەرزەبێ لە قیامەت لە باشدا ئەتەوێ ژیانی دنیات بە کاملی دەستکەوێ بخێتە باوشت خوش ڕازی بکەی ناتوانانی هەرگی کۆ بکەیتەوە بە یەکەوە ئیلا ئەبێت تەسحێ بەلایە بدەیت یان ئەوەیە دنیا هەڵبژێری کۆی کەیتەوە بە خۆت قیامەت وەلا بنەی یان ئەوەیە قیامەت کۆکەیتەوە بە ماڵەکەی دنیات وەسودمەندشی خی گەورەی بەرەکەت خاتە سەر ماڵەت خی گەورە هەموو لایەکمان پارێزێ خی گەورە ڕەحمان پێ بکە عیبادەتمان لێ قبوڵ بکە یا ڕەبی مانگی ڕەمەزانی پیرۆزمان لێ وەرگری ڕۆژەکانی تەراویحەکانی دوعاکانی قورئان خوێندنەکانمان زیکرەکانمان خوای هەموو چاکەکانمان ڕەحم بە مردوەکانمان بکەی قەبرەکانیان پڕ لە نور بکەی یا ئەڵڵا خوایە لیان خۆش ببی یا ڕەبی خوای ڕەحم لێ ئێمەش بکەی وڵاتمان پڕ خێر و بەرەکەت بکەی لە گرانی لە قەیران لە هەموو خراپی و خراپیەکاریە نەجاتمان بدەی خوای برایەتی و تەبایی و یەکریزیمان بە قووەت کەی دڵمان بەرامبەر یەک پاکەیتەوە وصلى الله على محمد وعلى اله وصحبه اجمعين السلام عليكم ورحمه الله وبركاته